گەورەترین تایم کەپسولە لە هەموو عالم. گەورەترین دوکانە لە عالم لە بۆ خڕکردنەوەی کەلا. ئەوە درێژترین جۆلانەیە لە هەموو عالم کە center of the country. World's largest ball of stamps. When we decide what stories we're going to cover, we're thinking about Nebraska first. Welcome back, everyone. Covering Lincoln this morning. We're talking about a very special performance coming up. ویلایەتی نبراسکا کەوتوتە بەشی ناوەڕاستی خۆرئاوای وڵاتەوە کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 2 ملیۆن کەس دەبێ بە گوێرەی سەرژمێری ساڵی 2022. پرسیار لێرە ئەوەیە ئایا نیبراسکا شوێنێکی گونجاوە بۆ ژیانکردن؟ ئەم ویلایەتە بە یەکێک لە باشترین ویلایەتەکانی ئەمریکادا دەنرێت لە ڕووی سەلامەتی و خێزان و منداڵ بەخێوکردنەوە، چونکە ژیانی تێدا ئاسانە، ڕێژەی بێکاری زۆر کەمە و نرخی خانوبەرە نزمە. هەروەها بە یەکێک لە باشترین ویلایەتەکان دادەنرێت لە ڕووی هەرزانی بازارکردن. داهاتی کرێکە لە سەری و تێکرای داهاتی وڵاتەوەیە و نرخی شتومەچی ڕۆژانەش لە ژێر تێکرای نرخی گشتیەوەیە. شاری لینکن کە پایتەختی ویلایەتی نیبراسکایە هاوشان لەگەڵ شاری ئۆماها کە گەورە شاری ئەم ویلایەتەیە. ژمارەی دانیشتوانی شاری لینکن دەگاتە نزیکەی 400,000 کەس. هەروەها شاری لینکن بە دۆڵی سیلیکۆن ڤالی بچووک ناو دەبرێت لە بەربوونی ژمارەی زۆر لە ئۆفیسی کۆمپانیا تەکنۆلۆژیەکان کە شاری لینکن بە ماڵی خۆیان دادەنێن. لەگەڵ ئەمانەشدا شاری لینکن بە ماڵی ژمارەیەکی زۆر لە زانکۆ و کۆلیژ دادەنرێت. لەوانەش زانکۆی نیبراسکا لینکن، زانکۆی نیبراسکا وێسلیان، کۆلیژی یۆنیەن، کۆلیژی برایان بۆ زانستەکانی تەندروستی، هەروەها کۆمیونیتی کۆلێژی ئەم شارە. بە شێوەیەکی گشتی ویلایەتی نیبراسکا شوێنی ژمارەی یەکەمی شتەکانە لە جیهان، وەکو گەورەترین تۆپەلە پول لە جیهان، گەورەترین دوکانی کەلا لە جیهان کە نزیکەی 1 ملیۆن کەلای جۆرازۆری تێدایە، درێژترین جۆلانە لە جیهان، گەورەترین کاپسولی کات لە جیهان، هەروەها گەورەترین کارگەی دروستکردنی ڤاکسینی ئاژەل لە جیهاندا. These German marbles, you were talking 40 cents per 100 to do them by hand. Well, the new generation really don't know much about marbles. They don't play them. They play the TV. گەورەترین تۆپەلە پولی نامە کە تیرەکەی 32 ئینج و کێشەکەشی 600 پاوەند دەبێ کە زیاتر لە 4,655,000 پولی ڕەتکراوەی پێوەلێکنراوە. لە ساڵی 1953ەوە ئەم تۆپەلە پولە لەم ئۆفیسەی گواستنەوەی نامەدانراوە. ئەوە درێژترین جۆلانەیە لە هەموو عالم کە چتە ناو کتێبی گینس. درێژەکەی 32 پێدەبیتن. 24 منداڵ دەتوانین دانیشی لەسەری و یان 16 گەورە. لە ساڵی 1985 دروستکرایە، ئێستا لە نیبراسکایەوە لێرە لە 90 نایکانە ئێرە. ئەو کەسی زۆر دێتن گەشتیار بەزە بۆ ئەوەی بێتن سواریە جۆلانەیە بیتن لە نیبراسکا لە شارۆچکەی هیبرۆن. تۆشگەر شتێکی تری سەنجڕاکێش دەزانی لە ویلایەتی نیبراسکا لە خوارەوە لە کۆمنت بنووسە و زانیاریەکان دەوڵەمەندترکە. تا ڤیدیۆیشتر هەر شاد بن.